خانزادا کچا شاقولی بگی سلیمان بگی میرسیدی بگی سورانه اف مالباته ایک لی میرنشینن گل کرد بو. بنەماڵەی میرانی سۆران یەکێکن لە دیاترین بنەماڵە دەسەڵاتدارەکانی کوردستان لەسەر دەمی عوسمانی کە بۆ ماوەیەکی درێژ حکمی ناوچەکانی سۆران و ڕەواندز و حەریر و تا دەگاتە هەولێر و پانتایە جیاجیەکانیان کردو بە پێی سەردەمەکان هەڵکشان و دەڵکشان بە دەسەڵاتیانەوە بووە. یەکەم مێرنشینی یاخود برێن دامەزرێنەری مێرنشینی سۆران مێر ئیسا کوڕی کەلۆزبەگ بووە کە بە دامەزرێنەری مێرنشینی سۆران دادەنرێت کە مێژووی مێرنشینی سۆران لە سەرەتای سەدەی 15 دروست بووە. خانزادا سوران آنکو میر خانزاد ایکە لە ئافرەتین دەسەڵاتدار و مێرنشینên کورد لە دەڤەرا سووران ئافرەتێک خودی پێیگەهێک ئەبهێز و کاریگەر. هەندێک دەڵێن خوشکی سلێمان بەجی کوڕی شاقولی بەگە، هەندێک دەڵێن خێزانی ئەو بووە، بەڵام ئێستا زانیاری نوێ لەلایەنی مێژوویەوە دەرکەوتووە کە سلێمان بەگ کوڕی شاقولی بەگە کە سلێمان بەگ وەفات دەکا عەلی بەجی کوڕی دێتە جێگەی کە عەلی بەگ وەفات دەکا عومەر بەگ جێگەی دەگرێتەوە. لە دوای عومەر بەگ ناوی خانزادی میری سۆران دێکەواتە ئەوەی لە سەرچاوەکانی ئەدەبی و ئەوەی کە داستان و چیڤانۆک کە بازەکە لەسەر خانزادی میری سۆران لە ڕاستیدا ئەوەیە شتێکە دەکرێت بڵێن زۆر دارایی بنەمایەکی مێژووی نییە. ژمارەی میرەکانی مێرنشینی سۆران کە لە کاتی دروستبوونیەوە تاکو دوایین 24 میر بووینە. یەکێک لەو میرانە کە ئافرەت بۆ کە ئەمە مەبەسمان ئەوڕۆ باسی بکەین ئەویش خانزادی میری سۆران بوو. ئەف ئافرەتە لە چەرخێ 16 و دەستپێکا چەرخێ 17 دەسەڵاتداری کردە. خوشکا میر محەممەدە کۆ ئەوژی میرێ سووران بوو لە چاخێ ئیمبراتۆریەتە ئۆسمانیدا. خانزاد لە ڕاستیدا وەکو ئافرەتێکی دیار و بە زیبک و توانا لە مێژووی کوردستانی ئەو حالەی عوسمانیدا ناوی دێت. ناوهێنانەکەشی بەوە دێت کە دەسەڵاتدار بووە. لە ڕاستیدا بۆ مێژووی ئەو کاتە شتێکی سەرنجڕاکێشە. بۆ مێژووی کوردستانیش بە شێوێکی گشتی ئێمە باس لە 400 ساڵ ڕێک پێش ئێستا دەکەین کە ئافرەتێک لە کوردستان دەسەڵاتداری هەبووە، ڕێزی لێگیراوە، دەسەڵاتەکەی لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە پاڵپشتی کراوە، لەلایەن سەفەویەکانەوە بە هەند وەرگیراوە. ئەو لە پانتایی قەڵەمڕێوێکی دیار لە ناوچەکانی ڕەواندە و سۆرانی ئێستا تا دەگاتە نزیک بادینان و لە خوار و ڕۆژهەڵاتیشە تا دەگاتە نزیک هەولێری ئێستا، ناوچەکانی حەریر، ناوچەکانی باتاس هەتا درێژ دەبێتەوە بۆ دەوروبەری نزیک کۆیە. هەندێک جار دەسەڵاتدارەتی یان هێرشی خانزادخانی سۆران گەیشتۆتە کەرکووکیشکاتە هجومی بۆ ناوچەکانی کەرکووکیش کرد. دیارە مێژوو لەدایکبوونی خانزادی میری سۆران بەپێی ئەو سەرچاوانی کە لە بەدەستم دابوون کە مێژوەکەی مێژوو لەدایکبوونی دەگەڕێتەوە بۆ برێن ناوەڕاستی سەدەی 16 و کردنی یاخود برێن بوون بە میریش لە سەرتاکانی سەدەی 17 بوو بە میری مێرنشینی سۆران. خانزادا میرێ سووران ئێک لە شوخە ژنێن کووردە هەرچەندە 400 ساڵە نەمایە بەلێ لە ئەسمانەی کوردەواریێدا وەک ئەستێرەکە گەش و دیار مایە. لایەنی ئەدەبیاتی کوردیش ڕەنگیراوەتەوە بە تایبەتی لەلایەن شاعێران و هەروەها هەڵبەزوان و بێزگەلەوەی لەلایەن چیرۆکنووسانیش دیارە باس لە برێن جوانی یاخود برێن ئازایەتی ئەو ئافرەتە کراوە. خانزاد ئەوەی کە یەکلابێتەوە ئەوەیە لە سەرەتاکانی سەدەی 17 و بە تەحدید لە 20ەکانی سەدەی 17 لە ساڵی 1621 لە سەرچاوەکان ناوی دێ، لە ساڵی 1623 دیسان لە ژێدەرەکانی ئەو حەلە ناوی دێ، لە ساڵی 1639 ناوی دێ. کەواتە ئەگەر بەپێی ئەو مێژوە بڕۆین لانی کەم خانزادخانی سۆران 22 ساڵ زیاتر حکمی کردووە لە ناوچەکە، زیاتر فەرمانڕەوایەتی کردووە. ئەوەش نیشانەی ئەوەیە کە هەم دەسەڵاتدارێتەکەی لە ئالی ناوخۆی خۆجێیەوە تا ڕادەیەکی زۆر قبول کراو بۆ لەلایەن خەڵکەوە،
هەم لەلایەن دەسەڵاتدارانی دەوروبەریشەوە دان پێدانراوە بۆ بە تاوەتی دەوڵەتی عوسمانی کە هەمیشە پاڵپشتی ئەو میرانەی دەکەت کە سەر بە دەوڵەتی عوسمانین، بەڵام لە هەمان کاتدا زانیاریەکانی مێژووی ئەو کاتە هەمووی تەکەس لەسەر ئەوە دەکەنەوە کە پاڵپشتێکی باشی خانزادی سۆرانی کە دۆچکە ئافرەتێکی زۆر لێهاتوو بە توانای سەردەمەکەی خۆی بوو. خانزاد سەرکردەیەکە هەند لێهاتی و ئازا و قەهرەمان بوو، ناهێتە باوەڕکردن کو بەریاوێ هیچ ژنێکا دیتر لەسەر ئاستەی ڕۆژهەڵاتە ناوین گەهشت بیتە هەمان ئاست لە دەستهەڵاتداریێ و پێگەهەیە خوێ. ئەوەی کە دیاری کراوە تاکە ئافرەت بۆ لە ناو کورد کە زرەوی دەست حکومڕانی وەرگتووە زۆریش سەرکەوتوو بووە. جگە لەوێ کە بۆ سەردەمەکەی خۆی کەساتێکی ناوازە و تاک بووە، بەڕاستی کەساتێکی سەرنجڕاکێش بووە، کەساتێکی زۆر ناوازە بووە لەباری ئەوەی کە ئافرەتێک بۆ حکمی میرنشینێکی گەورەی کردووە و حکمی دەیان پیاوی کردووە کە لە بەردەستی ئەو لە ڕاستیدا هەم دەسەڵاتدا هەم لە سەربازیدا کاریان کردو. باس لەوە دەکرێت 12,000 تفەنگچی هەبووە، ئاماژە بۆ دەکرێت سەرچاوەکان کە 10,000 سواری هەبووە و بۆ خۆشی هەمیشە لە شەڕەکاندا بە سواری، یعنی سواری وڵاغ بۆ سوارچاکی کردووە لە نێو یعنی ئەولیا چەلەبی گەڕیدەی بەناوبانگی عوسمانی وەسفی دەکات، وەسفی ئازایەتی و جوامێری لە ڕاستیدا ئەو ئافرەتە دەکات کە هەمیشە بەتوانە بۆ هەمیشە ئامادە بکاتە ئامادەی ئەو لە وجود لە ئێستای ئێمەدا نیشانی ئەوەیە کە ئەو ئافرەتێکە تا ڕادەیەکی زۆرێکێکە لە ئەو ئافرەتانەی کە کاریزمایەکی تایبەتی مێژووی هەبوو بۆ سەردەمەکەی خۆی. لە کەڤندا دناوا کوچک و دیوانین کوردەواریەدا خانزاد مەتەل و میناک ئەتهێت بەحەسکردن وەک ژنێک زیرەک و ئازا و قەهرەمان و شۆخ و شەنگ. بەڵێ تێبینی بکە ئەمە لە درێژایی مێژووی هەتا ئیسلامیش جاری وە هەبووە ئافرەتی دەسەڵاتدار هەبووە، بەڵام بۆ ماوەیەکی کاتی، مەسەلەن وەکو وەسیەک بووە بەسەر کوڕەکەی بەسەر برایەکەی خۆیەوە بۆ ماوەیەکی کاتی ساڵێک 2 ساڵ تا دواتر یان 3 ساڵ پێگەیشتووە ئەو جێگرتوێتەوە. هەرچی حاڵاتی خانزاد خانە بۆ ما ڕوون دەبێتەوە کە خانزاد لە ڕاستیدا ڕاستە کە عومەر بەگ وفات دەکا، عومەر بەگ باوچێتی لەلایەن سەفەویەکانم لە ناو دەبرێت کاتێک لە ڕێی لە بەندیخانە لە ناوی دەبن، ئەمە جۆرێک لە کەف و کوڵی تۆڵەسەرنەوە لە دڵی خانزادی سۆراندا دروست دەکات، دەکاتە قارەمانێکی سەردەمەکەی خۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی سەفەویەکان. لە هەمان کاتیشدا ئەوەی تێدا چەکەرە دەکات کە ئەویش وەکو پیاوانی سەردەمەکەی خۆی هیچی کەمتر نییە، بەڵکو شیان و لێهاتووی و شایستەی زۆری تێدایە بۆ دەسەڵاتدارێتی و بۆ حکومکردن کە ئەمە لە هەموو کار و چالێکیە سەربازیەکانی و سیاسەکانیدا ڕەنگدەداتەوە. خاتو خانزاد ئافرەتێک جەنگاوەر و ژیر لە سەردەمێکیدا کاری دەسەڵاتداریە بگرتە دەست کۆ ئەفئێکە لەوی چاخێ ئاڵوز و قورس کارێک گەلێک بزەحمەت بوو. هیچ کاتێک برێن ژێردەستەی قبول نەکرد و لە هەمان کاتیشدا بەردەوام دەجەنگا بۆ بەدەستێنانی ئازادی. خانزاد خان بەداخەوە ئێمە لە کوردستانی ئەو کاتە مێژوو نووسمان نەبووە، ئەگەرنا هیوەی بوو کە چەندان بەرگ نووسینی لەسەر چالاکی و داستانەکانی و ڕوبەڕووبوونەوە سەربازەکانی بنووسێ. ئێمە دەبینی لە سەرچاو فارسیەکان لە سەرچاو تورکیەکان سەرچاوی فارسی کە ناویشی بە خراپ دێنن کە دژایەتیشی دەکەن چوکاتیژی سەفەویەکان بۆ هێشتا بە مەزنی ناوی دێنن، هێشتا دەڵێن قارەمان بووە، ئافرەتێکی ڕووهەڵماڵراوی زۆر لێهاتوو بەدەست و چاپوک بووە، کە ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەو ئافرەتە ئەگەر مێژوو نووس لە سەردەمی خۆی داهەبای و مێژوو ئەوی یاداشکردبا بەڕاستی بۆمان دەردەکەوت کە زۆر زانیاری نوێی لە بارەوەدا کەواتە سلمێنەری چییە؟ سلمێنەری ئەوەیە کە ئەو پێگەیەکی زۆر تایبەتی بووە، ئافرەتێکی زۆر لێهاتوو دیاری سەردەمەکەی خۆی بووە، ئەو جاسۆتە ناو چیرۆک و داستانی کوردیەوە. خانزادا میراسۆران ژنێک ڕێچکەشکێن بوو، پەڕانیا خەڵکێ دەڤەرێ هزرەکە زەڵام سالاری هەبوو، معجیزە بوو ژنێک ببیتە فەرمانڕەوا و پارێزگارە وڵاتی، بەلێ ئەvê ئافرەتێ پشتڕاست کرد کۆ ژنجی ئتکاریت بسەرکەفتیانە بە ڕۆلێ دەستهەڵاتداریێ ڕاببیت. خازانی میرسۆران ڕێزکەی شکان کە لەو چوارچەوە بێتە دەرێ
بەڵێ ئافرەتانیشان لە شانی پیاوان هەنووکەوە ئەوانیش توانێت ئەوان هەیە بجەنجێن و توانێت خزمەتکردیان هەیە. ئەمە زۆر زێ سەرنجە کە خانزادی سۆران بڵێ ئافرەتێک حکمی کردو شتێکی سەرنجڕاکێشە، بەڵام حکمی لە ناوچەیەک نەکردووە کە بێکێشە بێت، حکمی لە ناوچەیەک نەکردووە کە سەقامگیری سیاسی و سەربازیەکی ئەو توی تێدا بێت کە بێکێشە بتوانێت سەندان ساڵ حکمکە. ئەو ئافرەتێک بووە لە دەڤەرێک لە ناوچەیەک حکمی کردووە کە وەکو کەوتوتە نێو بەرداشی دەسەڵاتداری عوسمانی و سەفەوی، بەردەوام ئەوانە لە ملبەلانیدا بوون. هەرڕێک لەو سەردەمێک کە خاتو خانزاد دەسەڵاتداری سۆرانە و میرایەتی سۆرانی و ئەستۆگرتووە، لەو کاتەدا ملبەلانیەکانی دەوڵەتی عوسمانی و سەفەوی دەگاتە لووتکە و ئەو کاتە دەوڵەتی سەفەوی هێرشێکی گەورە دەکەنە سەر بەغدا، بەغداش داگیر دەکەن و دێنە ناوچەکانی کەرکووکیش، یعنی ڕێک مەترسی دروست دەکەن بۆ سەر قەڵەمڕۆی میرنشینی سۆران کە لە ناوچەکانی هەولێر بەسەر دەسەڵاتی بووە. لەو کاتەدایە کە خانزاد خان سەرکردایەتی هێزێکی گەورەی کوردانی سۆران دەکات بۆ ڕووبەڕووبوونەوەی سەفەویەکان و هێرش دەکاتە سەر کەرکووک. خاتو خانزاد کاری بژیرانە دەرەقەتا پیلانگێریا دوژمن و نەیارین کورد بهێت، کاری ئەدگەل دوو دەسەڵاتên وی چاخی عوسمانلی و سەفەوی خۆڕاگر بیت ji bilî nakûkiyên di navbera mêrnişînên dîtirên Kurdî da. شوێنە جوگرافەکەی وای کرده بوو کە دوژمن بە ئاسانی نەی دەتوانی زەفەری پێبات. یەک لەوانە گوتمان ئێستاش شوێنەواری هەرماینەکە لە بەرزترین شوێن یاخود برێن لە چیای هەریر کە قەڵا و قوڵی دروست کردووە. لە ڕاستیدا ئەوە بۆمان دەسەلمێنێ کە هەروەکو کە زۆر لە ڕۆژهڵات ناسان گەڕیدیان کە ڕویان لە کوردستان کردووە دوای سەردەمی خانزادیش هەمیشە باس لەوە دەکەن کە ئافرەتی کورد ڕوو هەڵماڵراوتر، لێهاتووتر، میوان نەوازتر، لە ڕاستیدا سەربەرزانەتر مامەڵی لەگەڵ میوان و خەڵکی بێگانەش کردووە، بۆی هەمیشە ئافرەت لە کۆمەلگای کوردیدا دەرفەتێکی زیاتری هەبووە لە چاو کۆمەلگایەکانی دەوروبەرمان، لە چاو کۆمەلگایەکانی دراوسێمان و ئەمەش بە دیاریکراوی لە ژیاننامەی خانزادی میری سۆران و لەو کاراندا ڕەنگ دراتەوە کەوە کردوێتی. خانزادا میراسووران ji bilî rêvebirina welat û pêkûlkirin bû geşekirina abûrî û vejandina mêrnişîna xwe di heman demda pêkûlkirin bۆ berfirehkirina sinûrê desthilatdariya xwe. بێگومان ڕنگدانەوەی ئەو کەسایەتی ئەومان دەردەخات کە خاتو خانزاد کە لە کاتی حکومڕانیدا زۆر گرنگی بەلایەنی ئابووری، گرنگی بەلایەنی سیاسی هەروە حوزری خوێندنی کردەوە. ئەگەر ئێمە تەماشای مێژووی کوردستانی سەدەی هەفدە بکەین، لە ڕاستیدا لە نیوەی یەکەمی سەدەی هەفدە ئێمە هەم میرنشینی بابان، هەم میرنشینەکانی دیکە بەتاوەتی لە ڕۆژهەڵات میرنشینی ئەردەلانیشمان هەیە، بەڵام لە هەمویان بەناوبانگتر لەو سەردەمەدا لە ڕاستیدا کەسایەتی خانزاد خانی سۆرانە و لە بەرامبەریشدا کەسایەتی خان ئەحمەد خانی میری ئەردەلانە. ئەو کاتە ئەوان سەر بە دەوڵەتی سەفەوی بوون و لەگەڵوان بەشدار بوون لەو هێرشانێک کە کراوەتە سەر بەغدا و سەر کەرکووکیش. بۆیە ڕوبەڕووبوونەوەی خانزاد خان ئەو کاتە هەم لەگەڵ سەفەویەکان بوو، هەم لەگەڵ دەسەڵاتدارانی میرنشینی ئەردەلانیش بوو کە ئەوانش هێرشیان دەکردە سەر قەڵەمڕەوی سۆران. بۆیە توانیوێتی قەڵەمڕەوەکەی خۆی هەم لە سەفەویەکان بپارێزێ، هەم لە ئەردەلانەکانیش بپارێزێ. ئەو دەما میر سلێمان بەک برایە خانزادێ bi sedema ji herxarkirina wî li aliyê waliyê Bexda ve tirs û dûdilî li xelkê soran durust be, hizir li wê êkê dikin kî dê karît cihê Mîr Mihemed bigirît. Xanzad biryarê dide ewî erkî danîte ser milên xwe û dilniyayê didete xelkê soran. نەیانتوانی بە ئاسانی بەرسەریدا زاڵ بوون، سەفەری پێبەن ناچار بوون بەهۆی ئەوەی کە لە دوو دەرزێ دەگەڕان، لە دوو ئاژاوەک دەگەڕان کە ئاژاوی ناوخۆی بوو، توانیان ئەوەی ئەو سەر لەشکریا خود برێن ئەو
میرەکەی خۆی بەکاربێنێت و بێگومان ئەوەش سەرکەوتوو بوو. دیسان لەسەر چاو مێژوویەکانی کە تازە زانیاریان دەرکەوتۆ لەسەر خانزاد خانی سۆران هەمویان تەکەس لەسەر ئەوە دەکەنەوە کە ئەو هەوڵی داوە هێرشش بکاتە سەر ناوچەکانی دەوروبەری خۆی بۆیە ئاماژە بۆ دەکرێت لەسەر چاوە سەفەویەکاندا لە زەیری تاریخی عالەم ئاڕای عەباسی ئەسکەندەربێکی تورکمانی و لەسەر چاوەکانی دیکەشدا ئاماژە بۆ کراوە کە هێرشی کروتە سەر شارە زوور و لە هەندێک لەسەر چاوەکاندا ئاماژە بۆ کراوە کە بە 40 تا 50,000 کرد هێرشی کروتە سەر ناوچەکانی هەمەدانیش لە ئێران. هەرچەندە ئەوە ڕەنگە زیادە ڕەویتەدایە بەڵام لە هەمان کاتدا نیشانەی ئەوەیە کە ئەو ئافرەتە لە ڕاستیدا سوپایەکی بەهێزی هەبووە و هەر لە ناو چوارچێوە و جغزی خۆی نەخولاوەتەوە بەڵکو هەڵی داوە فراوانخوازیش بکە جا چ بە ڕاوە دوونانی دوژمنانی بێت چ بە خستنەسەری خاچی نوێ بێت بۆ سەر قەڵەمڕاوەکەی خۆی. لەسەردەستێ خاتینامیر چەندین پڕۆژێن گرنگ وەک پر و مزگەفت و چێکردنا چەک و چەندین کەلهان لە ناوچەین جودا لە کوردستانê ji bo xweparastina pelamarên dujminî durust kirin. ئەوە نیشانی ئەوەیە کە تا ڕادەیەک سەقامگیری لە ناو قەڵەمڕاوەکەیدا سەقامگیری ناوخۆی باز دەکەم لە دەوروبەرەکەی سەقامگیری ناوخۆی ئاوا کردوتەوە بینای کردووە و خەڵکی هانداوە بۆی کە خەریش ئیش و کاری خۆیان بن لە بواری کشت و کاڵکردن لەلایەنی کۆمەڵایەتیەوە لە ڕاستیدا ئەو بە شێوەیەک لە شێوەکان هاوکار بۆی ئاشتەوایەکی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگای ئەو کاتەی سۆراندا هەبێ لەلایەنی ئابوووریەوە ئاماژە بۆ دەکرێت کە هەندێک سەرچاوەش هەن ئاماژە بۆ دەکەن کە توانایەکی دارایی گرنگ لە ئەو کاتە هەبووە لە میێرنشینی سۆراندا. یەک لە سەرچاوە تووشیەکان ئاماژە بۆ دەکات کە دەڵێ سوپای عوسمانی کە ڕوبەڕووی سوپای سەفەویەکان ببوونەوە خانزادەخانی دەسەڵاتداری یان والی لە ویلایەتی حەریر و سۆران ئازوقەی داونێ. لەسەردەستێ خاتینامیر میرنشینا سووران vejandineka berçava aborî hat ethebûnê da bazirgan li welatên dîtir bû kirîna birincî û çendîn berûbûmên dîtir rû etkire Sûran. باس لەوە دەکرێت کە غەدری لێکراوە و دواتر ئەو لەشکری لە ناو دەبا و ئەوانە لە ڕاستیدا لەلایەنی مێژوویەوە هیچ زانیاریەکمان دەست نەکەوتووە کە بیسەلمێنێ کەسێک بەو ناوە هەبووە. باس لەوە دەکرێت ئەمان هەرچی کە لە ڕەگەزەکانی داستانی خانزادی سۆراندا هەیە لە عەشق لە خۆشەویستی لە جوامێری لە ئازایەتی لە ڕوو هەڵمادراوی هەمووی لە ناو واقعە مێژوویەکە شەیە بەڵام بە شێوەیەکی کە. خانزاد لە ئێکەم ڕۆژە mêrnişîna xwe da her du keziyên xwe edbirît û di nava Sûranدا pert û balav diket û sînd xwed jêre paş ve dest li jiyana taybet û asayî helgirît bikevîte et xizmeta welat û welatiyan da. ئەمە نیشانەی ئەوەیە توانای هەبووە توانای ئابووری هەبووە. ئەمە جگە لەوەی کە باس لەوە دەکرێت پاشماوەی لە قەڵا لە هەندێک بینا لە هەندێک پرد کە هی سەردەمی خانزادن هەم لە داستانە میلەکاندا هەیە هەم لە سەرچاو مێژوویەکانیشدا ئاماژەی وامان هەیە تا ڕادەیەکی زۆر بەرچاوڕوونمان دەکات لەوەی کە بیسەلمێنێت کە دەسەڵاتدارەتی خانزادی سۆران دەسەڵاتدارەتێک بۆ خاوەن توانایەکی ئابووری تا ڕادەیەکی باش بەهێز بۆ بۆ سەردەمەکەی خۆی. خانزادخان ژنێک جوان و شۆخ و شەنگ بوو ناو و بانگê جوانیا wê edgehîta welatên çandor sedan beyt û hûzan û hunrawe bi sercanî û zîrekî û azaya wê hatîne dareştin û vehandin. ڕوخسارێکی زۆر سرنجڕاکێشی هەبووە تا وەی لێ هاتووە لایەنی بەسەرهاتەکانیشی تا گەیشتۆتە ئەوەی کەەوە لایلی ئەدەبیاتی کوردیش لە ڕێگای شاعیران و چیرۆکنووسان و هەروەها لە کۆڕ و مەجلیسان باز بکرێ. ئەو لەلایەن دەسەڵاتدارانی خۆجیی خۆیەوە میر و بەگ و کەساتیەکانی ناوچەکەی خۆی هەتا زانایانی ئاینەوە پاڵپشتی کراوە لەبەر ئەوەی توانیوێتی دەسەڵاتی خۆی پەرە پێبدا و بیپارێزێ و بەتەشید خزمەتێکی زۆری لایەنی ئاسایشی و لایەنی ئاشتی کۆمەڵایەتی کردووە لە ناوچەکانی ڕەواندز لە سۆران لە حەریر لە باتاس لەو ناوچانەی کە دەسەڵاتی ئەوی تێدا ئاواکراوەتەوە.
ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەو خەڵک لەگەڵ ئەو دەسەڵاتە گونجاوە. دەسەڵاتێک ناتوانێت لە کۆمەلگایەکدا بۆ 20 ساڵ درێژە بە خۆی بدایان بۆ نزیکەی چارەگە سەدەیەک درێژە بە خۆی بدا ئەگەر پاڵپشتی جەماوەری نەبێ. ئەو دەما جەنگێک دروست ببە، خانزاد لە ڕێزا بەراهیکێت ڕاوەستا وەک پلنگێک ئاسا هەلمەتا سەرکەفتن و پێشکەفتنێ ئەت ئێخستە بەرگوه و بەرچاوێن دووست و نەیاران. لە سەردەمەکەی خۆی ناسرااو بۆ بۆی کافرەتێکی جوان و خانەدانی سەردەمەکەی خۆیەتی. بەڵام ئەولیا چەلەبی گەڕیدەی بەناوبانجی عوسمانی ئاماژە بۆ دەکات دەڵێ ئەو لە شەڕەکاندا هەمیشە لەسەر پشتی ئەسب بوو، یعنی سوارە بوو، بە سواری شەڕی دەکات لەگەڵ دوژمنەکانی و باسی دەکات کە ئافرەتێکی ڕێکوپێک بووە، خاوەن وەکو دەڵێ جەستەیەکی تۆکمە و باش بووە و لە هەمان کاتدا دەڵێ چەفیا یان لەچکی بە دەموچاوی خۆی دەبەست، دەموچاوی خۆی دەبەست لە کاتی شەڕەکان و دەیخستە بە گوارەکەی قایمی دەکات، بە گواری گوێی لەسکەکەی خۆی قایم دەکات، ئەو زا دەکەوتە ناو سوپای دوژمن و دەستی بە کوشت و کوشتار دەکات. بۆیە ئەمە لەسەر چاوەکاندا باسکرەوە هەمووی نیشانەی ئەوەیە کە ئەو ئافرەتێکی تەڕادەیەکی باش سەرنجڕاکێش و کە خاوەن کەسایەتیەکی بەهێز و کاریزما بووە. سەردەمێ دەسەڵاتداریە میرا خاتین سەردەمێک زێڕین ئەتهێت هەژمارتن ئەت بیاوێ مێرنشینên کوردیدا، سەردەمێ ملکەچ نەبوونا گەلێ کورد ji bo dujmin û neyaran ئەتهێت قەلەمدان. بە هەمان شێوەش ئەو ڕاستیمان بۆ دەردەخاتکەوە خانزادی میری سۆران کەسایەتێکی ئازا و نەبەردی و دلێرانەی هەبووە بەرامبەر بە دوژمن، لەبەر ئەوە زۆر جار دوژمن بەهۆی ئەو دەستپێشخەریەوە لی دەترسا و بە پێگەیەکی گرنجان لە قەڵەم دەدا. لە بواری ئازاتەکەی وەکو گوتم ئەو سەرچاوانەی بەتابەتی سەرچاو فارسیەکان و بە دیاریکراوی ذەیلی تاریخی عالەم ئاڕای عەباسی بەوازحی باس لەوە دەکات کە ئەو ئافرەتێک بووە لە ڕاستیدا زۆر خاوەن توانا بووە، زۆر ئازا بووە لە شەڕەکاندا. ئەو وەسفی دەکات واتە وەسفی کەسێک دەکات کە ناکۆچیە بووە لەگەڵ دەوڵەتی سەفەوی، بەڵام لە هەمان کاتدا مێژوونووس کە قسەی نەشیاویش بە خانزاد دەڵێ کە باسی دەکات وەسفی دەکات، لە هەمان کاتدا نەیتوانیوە خۆی لەو ڕاستێ ببوێرێت کە خانزاد ئافرەتێکی زۆر خاوەن توانا بووە، سوار چاکێکی زۆر باش بووە، دەستۆشێنێکی گەورە بووە لە شەڕەکان، جەنگاوەرێکی زۆر باش و بەدەست بووە. ئەمە هەمووی لە شەڕەکانیش دەڕەنجی داوەتەوە. لە شەڕێکێ مەزندا خات و خانزاد ببرینداری و بدیلی ئەتکەویتە دەستێ شا سەفی ئیراندا، ئەو دەما ئەدبەن بۆ کوشکا شای بێ ترس و لەرس لە ئیزادان و مرنێ داکوکیێ لە مێرنشینا خوات کرد. دەسەڵاتدارانی عوسمانی یان سەفەویش کە بەس مەسەڵەن میرنشینی ئاردەلا سەرباوان بوو تەنها دەی سەلماند نووسایی بۆ دەکرا کە فڵان کەس بوو بە میر ئەویش دەی پەژراند واتە تەکەزی دەکردەوە سەری و قبوڵی دەکرد. دەسەڵاتدارانی ئەو کاتە بەتابەتی عوسمانیەکان کە لە پەیوەندی بە میرنشینی سۆران ئاماژە بۆ ئەم هەمیشە سەرچاوەکان تەشی لەسەرەوە دەکەنەوە کە دەبێ خانزاد پەیوەندیەکی زۆر باش و دۆستانی لەگەڵ دەسەڵاتدارانی عوسمانیەوە بێت، چونکە هەتا ڕاپەڕینێک کە پێڵێن ڕاپەڕینی بە کرسۆ باشی کە لە بەغدا دەکرێت، خانزاد خان نامە دەنێرێ بۆ دەربار بۆ ئاستانە دەڵێ ڕاپەڕینێک لە بەغدا کراوە پشێوی دروست بۆ ئاگادار بن و بۆ سەرکوتکردنی. لە ڕۆژگارên فەرمانڕەوەیە بابێ خانزاددا شا سەفی ئیران داخازا هەڤژینیê li xanzad kirbû belê razî nebibû bi evê daxaziyê. Şasef di nava giftugûya xwe da dibêjît tu razî nebûyî bi kirasê bîkîniyê bihêye kûçka min, lê niha jî bi dîlî û lawazî hatî. Belê xanzad di bersiv da dibêje xuzîka hat bam kuştin nek bi bam dîl di destê te da, belê qet peşêman nîme û şanaziyê bi cilkên xînawiyên xwe dikem. ئەوەی کە یەکلابەتەوە ئەوەیە کە عومەربەجی باوشی کاتی خۆی بەدیلی دەکەوێتە دەست سەفەویەکان لە شەڕێکدا و دەبرێت بۆ ناوچەی ڕێی لەوێ لە زیندان دەبێت لە بەندیخانە دەبێت و لەوێ لە ناو دەبرێت کۆتایی پێدێ. هەندێک لە مێژونووسان پێیان وایە ئاکارتوندی خانزاد خان بەرامبەر بە سەفەویەکان و ئەو شەڕە بەردەوامانێکە لەگەڵیکردون لە پێناوی تۆڵەسەندنەوە بووە لە باوکی و پاراستنی قەڵەمڕەوەکەی بووە.
ئەڤژنا چافنەترس و ئازا و زیرەک و دەستهەڵاتدار و فەرمانڕەوا ماڵ ئاڤایێ لە ژیانێت کەت و ئەچیتە بەردلوڤانیا خودای. لە 1621 ناوی دێ، لە 23 ناوی دێ، لە 39 ناوی دێ. ئەوە بەو مانانیە کە لەو ساڵە دەسەڵاتیتەوە بووە. لەوانەیە چەندان ساڵی دیکەش دوای ئەو ساڵە بەردەوام بێ، بەڵام داخی گرانم هیچ زانیارێکی مێژوویمان لەسەری نییە کە چۆن کۆتایی بەدەسەڵاتەکەی هاتووە. ئەوەی کە گرینگە ئەوەیە ئێمە دەزانین لە ماوەی نێوان ساڵی 1620 یان 21ەوە هەتا ساڵی 1639 زاینی خانزادخان تاکە دەسەڵاتدار و میروی قەڵەمڕەوی سۆران بووە ئەو کاتە بەبێ هیچ ناکۆکی و ڕکابەرێک.